کۆمەڵی ئیسلامی بە بەرنامەیەکی تۆکما کەوا سەرجەم کایەکانی ژیان لە خۆی دەگرێت بەشداری هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان دەکات. کاندیدانی کۆمەڵ ئاماژە بەوە دەدەن پەرلەمانتارانی کۆمەڵ لە ڕابردوو پابەند بوون بەو بەڵێنانەی بە هاوڵاتیانیان داوە و ڕازگۆ بوون لەگەڵ هاوڵاتیان بە بەڵێنەکانیان و بەردەوام لە بەرەیگەل بوون بۆیە شایستەی ئەوەن دەنجیان پێ بدرێ. ئەوەی کێمە داوا لە خەڵک دەکەین دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن بە لیستی 1994 دوو هۆکارن. هۆکاری یەکەم کە پەرلەمانتارەکانی چ لە کوردستان بووبن چ لە بەغدا بووبن پەرلەمانتاری سەرڕاست بوون و بەوەفا بوون و پابەند بوون بەو بەڵێنانەی کە بە خەڵکی هەرێمی کوردستانیان داوەوە ئەو لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا ئەو بەرنامەی بانگەشەیان چۆن بووە لەسەر ئەساسی ئەو بەرنامەی ئیشیان کردو لە پەرلەمان وە لە حکوومەتیشدا کە بەشدار بووین ئەتوانم بڵێم باشترین و چاکترین ڕۆڵمان بینیوە و کاراترین و ئەکتیفترین وەزارەت ئەو وەزارەتە بووە کە کۆمەڵی ئیسلامی وەریگرتووە و برای بەڕێزمان مامۆستا عەبدولستار وەزیر بۆ تێیدا. یعنی ئێمە کۆمەڵی ئیسلامی بە دوای بەرژەوەندەکانی خۆی نەکەوتووە و کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی بەرژەوەندەکانی خەڵک و جەماوەر سیاسەتی کردووە. لە ماوەی 27 ساڵی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن حیزبەکانی دەسەڵات خزمەتگوزاریە سەرەتاییەکانی ژیانیان بۆ دابین نەکراوە، بۆیە کاتی ئەوە هاتووە هاوڵاتیان بە دەنگەکانیان گۆڕانکاری لە دەسەڵات بکەن و بە گەرم و گوڕیەوە بەشداری لە هەڵبژارنەکان بکەن، ڕێگری لە تەزویرچیەکان بکەن. بێگومان ئەمەوەی ئاماژە بەوە بدەم کە لەمە دووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە هەموو ئەو هەڵوێستانیان لە بەرچاو بێکە لە ڕابردوودا هێزێکی وەکو کۆمەڵی ئیسلامی نواندیتی تەنها لە پێناوەی کە لە بەری خەڵکدا بمینێتەوە دیفاع لە ماف و لە قوتی خەڵکی هەژار و کەم دەرامەتی ئەو وڵاتە بکە و هەمیشە بازیدا و لە بەری ئەوانیش بە و لە بەری ئەوانیش دەمینێتەوە ئامادەشە زیاتر باز بدە. بۆیەشە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە هاتوونەتە ناو هەڵبژاردن بە دروشمێک هاتوین کە بریتیە لە کۆڵ نادەین و بەردەوامین. لە چیدا کۆڵ نادەین؟ ئێمە کۆڵ نادەین لە دیفاعکردن لە مافی ستەم لێکراوان، کۆڵ نادەین لە دیفاعکردن لە قوتی بڕاوی خەڵک، کۆڵ نادەین لەوەی کە هەرێمی کوردستان دەبی ببی بە هەرێمێکی موسساتی و بەدامەزراوەی بکرێ، حکمێکی ڕەشیدی تێدا پەیڕەو بکرێ و بەردەوامیش ئەبین هەرچەندە ڕێگاشمان سەخت بی بازی قورسی لە پێناو بدەین بەردەوامین تا ئەو کاتی دادگەری ئەچەسپێنین. بەڵام لەو بەردەوامی و لەو کۆڵ نەدانەدا بێگومان پێویستمان بە خەڵکی خۆمانە بە پشتگیری ئەو خەڵکەیە کە دەست لە ناودەستی ئێمە بنێ بۆ ئەوی بتوانین ئەو گۆڕانکاریە بکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە چەوسێنراونەتەوە لەلایەن حیزبی دەسەڵاتەوە کە دەسەڵاتی هەرێمی کوردستانیان لەدەستا، دەسەڵاتیان قۆڕخ کردووە و دەستیان بە سەربژێوی ژیانی هاوڵاتیان داگرتووە، تەنانەت ئازادی هاوڵاتیانیشیان سنووردار کردووە. لاقەزای سۆران حیزبی دەسەڵات خۆپیشاندانی داوای چاکردنی موچەی بە مامۆستایان ڕەوا نەبینی. لە ڕابردوو ئەو کات چەندین مامۆستا خرانە زیندانەوە، بۆیە بۆ ئەوەی ئازادی داهاتووی هاوڵاتیان باش بێت کاتی ئەوەیە هاوڵاتیان بە دەنگەکانیان تۆڵەی خۆیان لە دەسەڵات بکەنەوە. ئازاد وەمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.